بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەشی دووەمی بەرنامەی جێ50 لەگەڵ مامۆستا عابیدین ڕەشید یەکێک لە بانخوازە دێرینەکانی شاری کەرکووک بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتینەوە. هەوڵ دەدەین لەم بەرنامەشدا چەند وێزگەیەکی ژیانی و تێکەڵبوونی بە ڕووداوەکانی ناو شاری کەرکووک لە ماوەی زیاد لە 6 ساڵی ڕابردوودا قسە و باسی لەسەر بکەین و گفتوگۆی بکەین. مامۆستا عابیدین خۆشحاڵم کە بتوانین لە بەشی دووەمیشا درێژە بە گفتوگۆکانی بەشی یەکەمیان بدەین. لە بەشی یەکەمە باسی مەکتەبەی ئوخوە ئیسلامیەت کرد، ئەو کاتانە کە کاریگەری هەبووە لەسەر ئێوە بۆ کتێب، بۆ خوێندنەوە، بۆ کۆبوونەوە. ئەو کاتانە کە بەڕێزت لە بیرت بێ ئەو کتێبخانەیە ساڵانی چەند بوو زیاتر کە دەرکەوت و کاریگەریەکەی لە ناو شاری کەرکووکا بەجێهێشت؟ واللهی ناڵێم کە تاریخ یعنی لەوە چوو زووتر هەبووە، یان پێش سەورەی تەمووز هەبووە، لە زمانی مەلەکیەتەوە هەر هەبوو. تۆ ئەو کاتات چۆن نەکردوانی جیا بوو، مەسەلەن فترەیەک لە فڵان گەڕەکە بوو، لە فترەیە لە فڵان شوێن، یان دوو سێ شوێنی کرد، بەڵام عینی هەر بەو ناوە، یعنی وەکو جەمعیەتێک بوون لە عین وەخشیە مەکتەبەیان هەیە، یعنی کۆ ئەبن، یعنی وەکو کتێبە خوێنن، یەکتری ئەبینن، یعنی نەشاتاتی مزگەوتەکان مەسەلەن ئاوەدانەکەن، داوەتەکەن، خەڵک داوەتەکەن ئەوانەی کە بدانن ئەهلە بۆ ئەم ئیشە یا تەقەبولی هەیە، ئیتر خەریکی ئەم شتانە بوون. بەڵێ، لە بەش یەکەمی بەرنامەکە باسی ئیخوان موسلیمینت کرد کە پێشی جەنابەت مامۆستا ئیحسان ساڵح قاسمی پەیوەندی هەبووە و کاتانە لە بەغدا بووە. تا ساڵی چەند وەک بزانی ئەو لەگەڵ بزوتنەوەی ئیخوان موسلیمین نابوو؟ یان بیدایەتی؟ بەڵێ بیدایەتی. نازانم کە تاریخ نازانم. ئەی دوایی ئەو تەحەول و یعنی پێش وەکو گوتمان پێش سەورەی تەمووزە، یعنی ئەو تەلەبە بوو لە جامیعە. تو ئەو گۆڕانکاریە فکریە یا ئەو گۆڕانکاریە بیرتە چۆن ڕوویا لەوە کە لە ئیخوانەوە زیاتر دوای ئەوە یا بوو بە تەبەنی کرد یا تابعی پەیامەکانی مامۆستا سەعیدی نورسی بوو؟ چۆن ئەو گۆڕانکاریە ڕوویا لە مامۆستا ئیحسانە؟ ئەمە طبعاً وەکو چۆنەڵێ فترەی دووەم بەعسی نەختێ زەغت هات بەسەر جەماعەت، یعنی ڕقابە هات، متابعەیانەکەن، ئەیان گرن، یعنی محاسەبەیانەکەن، ئەیان گوشن، یعنی نایڵن نەشاتی جارانیان ببێ، یعنی لەو ناحیەوە زۆر معاناتیان کرد لەو ناحیەوە. فەوانش قەدرە الئیمکان وازیان هێنا لە زۆر شت ظاهری، لە زۆر شتی ظاهری، حتاکو ئیتیهام نەکرێن کە ئەنەوە ئەمانە حزبن، يعني ضدي بعثن ضدي، يعني لم شتانە هەبوو. فسبحان الله ڕۆژ بە ڕۆژ دەرەکەوت بعضی براکان لە عێراقا عموماً نەک بەس لە کەرکووک گوێیان نادا، يعني دەوری خۆیان نەبی، ئیجتیماعیانە کرد، فعالیاتیانە کرد، ئەنواع ئەشکال، ئەژیریان حەبس بوون، ئیدامەکران، حتا جەماعەتێک عەسکەری ویستیان ئینقلاب بکەن. ئیخوان بوون، محەممەد فەرەج ناوی، محەممەد فەرەج بڵێ ڕئیسەکەیان محەممەد فەرەج بوو ناوی، وابدەم عەقید بوو، شتێی وا بوو لە مۆستەعینە، فکەشف کران، ئیدام کران. ئیتر مەجموعەیەک مراقەبە ئەکران کە ئەیانزانی ئوستادی جامیعان نەشاتیان هەیە، هاتوچۆیان هەیە، ئەنواع ئەشکال دەوراتەکەن، هینەکەن. يعني من یەکێ لەو دەوراتانە من بەشدار بووم هینی سەرسار، بحیرە سەرساری پێڵێن لە ڕوومادی، لەسەر ئاوەکە خەیمەیان کردو، ئەمانە تقریباً 12 ڕۆژ لێ بووین، دەرسمان هەبوو. کوڕێک زۆر زانا بوو، زۆر داعیە بوو، مەشهور بوو، محەممەد ئەحمەد ڕاشد، دوایی دەرکەوت ناوی عەبدولمونعیمە، بەڵام ئەمە ناوێکی حزبیە. ئەو دەرسیەدا پێمان، محاضەرەیەدا پێمان،
محاضرەی تەسکیە یا ئیخوانی يعني أخلاقي إخوان شون بيو روحانيتي شون بيو إيشي شون بيو تيبكا تينكا يعني وكبلي هن تهيئة كان دعاة يعني بانك خوازن حاضر كان زياتر هركسا نشاطي خوي لشوني خوي زياتر هول بدا بیرت نییە ساڵی چەند بووەوە نا لحفتا كان بوزام حفتا كان ئەو کاتانە قیادە باریزەکانی ئیخوان کەی تریتیا بوو بیرت مابێ ئەو دەورەیە والله لهمك عراق هو زحمة ناتبر يعني بس كركوشي كان ما حسن عثمان هبو لقل ما هبو هولير هبو دكتور محسن عبد الحميد تيانا بو لموصل نا إما لمستواي وكأنه نقيب يعني كان يعني مسؤولي أسرة كان يعني جيشتونا تحديك لنظري جماعات يعني بيوستيان بدورية بتوانن مسؤول بن أسريك بري بخان تربيتي بكن توجيه بكن بپی تنظیماتی إخواني يعني بەڵێ مامۆستا سەرەتای شەستەکانش خۆ حیزبی ئیسلامیش دامەزرێ لە عێراقا بەڵێ کە حیزبی ئیسلامی دامەزات تا بەنی یاخو نوێنەرایەتی بزوتنەوەی ئیخوان موسلیمین بوو بۆ خۆی کە ئیخوان ئیشیانە کرد بەجیا بوو یا ئەوەی کە واجی هەبوو ڕوو بوو حیزبی ئیسلامی بوو خۆیان اتفاقیان کرد سریان کرد عالم يعني برو حزبایەتی ئەڕوا هەر حزبی بۆ خۆی جماعة إيشكا يعني أتواني كسبيان بكا أمانش أجر هروا بمينن يعني هيسيان دس ناكوي فقراري عنده الجماعة مجموعية قدرتن بناوي حزب إسلامي بو حزب إسلامي إيش بكا لناو كركوك يعني بالعراقة لا بس لناو كركوك إيش لناو كركوك عينا يتر مجموعية هل بجيرا لقل أم إيش بكنو حرب بخيان أو جانبيش جاية إيشي خويكا بأسلوبكي هني طبيعي خوي تونا شو تناو حزبي إسلامي من با رسم يعني نكبن الرسميات يعني كأنه احتياط يعني وكو احتياطك آمادة بوي آمادة كراو يعني بس فرق ما ناكر يعني همو اتصالات إسلامية ودعوات وباسي دعوية وباسي بس نختي زياتر عالم هنا كان يعني حرية معناها دعوتي يعني كان بوهم الرقاية بناوي حزب إسلامي هر وكو أحزاب كان كتون بو خوي وسائلي خوي وهيني خوي خلبانكا أمانش بأسلوبي خويان تواناي خويان خلقيان دعوت كل زور يعني باجبوي فتريك بلا أو كان كلام دواي شغلتك شو وضعك يعني بيقمان لسرتاي شخصكان وكو بريزي شد باسد كل إخوان ئەندازەی ئازادی کارکردنیان نەبوو کە حیزبی ئیسلامیش دروستە بێ بەڵام سەردەمی دووەمی بەعسیەکان لە تەموزی 1960 ئەوانەوەی توندکرایە و هەر کاری ئیخوانی شوابزانام ڕاگیرا تاوەکو ماوەی 10 ساڵێک ڕاگیرا کاری ئیخوان موسلیمین يعني قراریاندا سەریان کرد نیازیان خراپە يعني ئیعازاتیان بۆ هاتووە کە لە ناویان بەرن يعني ئەمیان لەناو کەرکووکی شاوەستا کاری ئیخوان من یەکێک بوو لەوانە چەند جار ناوەمە هاتووە لە ئەمنە من 4 جار منیان گرت بەڵام بە ڕعایەتی خوا نەجاتم بوو لە دەستیان لە ماوەی ئەو 10 ساڵە کە ئیشوکاری ئیخوان وەسا و گیرایت طبعا هەفتاکان بە تەواوی ئیشوکار وەستا بڵێ فلەبەر ئەوە ئەمیرمان بڵێن ئەو کاتە نەمانەزانی کێ بوو ئیلا دەرەجە سریەتی تیا بوو دوای مامۆستا سەواف یەکەم بوو ئەو عەبدولکەریم زەیدان هەیە مامۆستایەکی زانکۆ بووە زۆر عالیم بوو ئەو بوو بەهین ئەمیری جەماعەت بڵێن ئیتر دراسەیان کرد هینیان کرد ئەحواڵ و لە هەموو ناحیەکەوە دیارە قەراریاندا بە تەنظیم ڕاوەسێ تەنظیم دەعوە نا
يعني أم هاتو شوية أم تشكيلاتنا بتأجيل به وقتی نییە چونکە حساسە چنێ بزانن تەنظیم هەیە عەزیەتی موسڵمانەکانە دەن زۆر فئیتر لەو کاتەوە ئیشەکە بوو بە نەوعیکە ئیتر من یەکێک بوو لەوانە کە حڕیەتم بوو ئیتر قەزەی خۆمە قەزەی ئیخوان نییە یعنی ئەم دینە قەزەی منە من تێگەیشتم دینە چییە فئیتر هەرچی توانام هەیە هەرچی قابلیەتم هەیە هەرچی وەختم هەیە هەرچی توانام هەیە یعنی خۆم خەریک کرد بۆ ئەم ڕێگایە ئەی پێشتری جوانە بوویت هەروە بووین بەڵام کە ئەنەه تۆ جزئێکی لە جەماعەتێک یعنی کە ئەنەه لەژێر تەوجیهاتی ئازادتر بوون لێرە یعنی مەسەلەن ئەڕۆشتم بۆ هەڵەبجە برادرم پیا کرد ئەڕۆشتم بۆ سلەیمانی برادرم پیا کرد یعنی بۆ ناحیەکان قەزا و ناحیە و دێهاتەکان یعنی بە ئەنواع ئەشکال مناسەبات ئەڕۆشتم پیاوە مەناسی ئیتر ئیتیصالمە کرد لەگەڵیانە یعنی تەوجیه ئەمزانی پێیانمەوت بەڵام پێشتر ئەمە نەبوو نا باشە دوای حکومت بۆ خۆی یا دەسەڵات حیزبی بەعەس دەرکی ئەمەی ئێوەی کرد نیەتی ئێوەی بۆ دەرکەوت ئیتر نەکەوتە ڕاوە دوونانتان ئەو ماوەی دەساڵم یعنی زۆر محاوەلەی کرد تەسەوەر کە ڕۆژێک برادرێک تومە برادری هەیە لە ئەمن پێ ئەڵێ لە بەغاو هین هاتووە تعلیمات هاتووە هەرچی ئیخوان هەیە لە کەرکووک بیانگرن من ضمنهم من ئیتر ئەو برادرە دوای زانیمە تومە ئەمە لە تەلەبەیەتیە لە مەتەوەسە من دەرسم داوە پێی منی خۆشەویست یەکسەر هات خەبەریدا بە من وتی شتێکی وایە خۆیانیان حازر کردووە ئەتانگرن تر نازانین بۆچی حتا ئەجهیزەی تەعزیب بۆ ئەمانشیان حازر کردووە ئەمجا قسەیەکی زۆر جوانی کرد بۆم یعنی بەڕاستی شوێنی هینە سەرسوڕێنەرە ینی نیوە شەو تەقریبەن دوای عیشاوە کوڵێ ڕۆی بۆ لای ئەمن مدیری ئەمن ئەم کوڕە تێیگەیان ئیخوان کێ چی نین یعنی وا سبحان الله یعنی علاقەی هەبوو لەگەڵ ئیخوانە پیاوێکی موسڵمان بوو ئیتر ئیقناعی کردبوو یعنی واز بێنێ وەلەو ئەوامرە لە بەغاوە دێ بەڵام دوایی پەشیمانە بێ ئەم کوڕە کە دەرەچێ دەرەوە فکرە کات ئەمە چی بوو ئەم کوڕە کێ بوو ئەم قسانەی کرد منی ئیقناع کرد یعنی خۆی کێ بوو ناوی چی بوو کوڕە گوڕە بیان بیگر سبحان الله ئەڵێ دەرچوون بە سەیارە ناڕۆ سەیارە هاتن پێیان وت سیارە ئیش ناکە سیارە دیکە دەرکە ئەڵێ سیارەیە دیکەیان دەرکرد هەر لە ڕێگا ڕاوەستا گەڕانەوە بۆ لای مدیر وتیان وەڵڵاهی سیارەیش ناکە کابرا ترسا بوو یعنی وەکو بڵێ خوا خستیوە دڵی یعنی شتێک وازی هێنا ئەمە چەند ساڵ دوای بە منی وت ئەمە نیازیان خراپ بوو بەڵام شتێکمان نەبوو بەرامبەریان ئێمە زڵدی فکرەکە بووین فکری حزبی بەعەس یعنی زانیمان یعنی بە ڕێگای بۆ وەسائق بە ڕێگای تاریخ بە ڕێگای ئەشخاصیان ئەمانە یعنی ئینسانێکی خراپن نیازیان خراپە یانەوێ حکومێک بکەن وەکو حکمی چۆنەڵێ زەمانی جاهلیەت بەڵێ مەوەسا جەنابەت ئەو کاتانە کە باسی کاری ئیخوان کە سەرەتای پەنجاکان لە ڕێی شێخ سەواف و شێخ ئەمجەد زەهایی و ئیخوان ئەچێتە هەڵەبجە و
لێۆ ژمارەیەک لە مامۆسایانی ئاینی بە تایبەتیەوەی کە ڕەمزە و دیارە مامۆستا مەلا عوسمان قبوڵیەکات و دەسەکەن بە ئیش و کارکردن. ئێوە ئاگاتان لەم بین دروستکردن و نێوانەی ئیخوان بوو ئەمە مرکزیەتی ئیخوان لە عێراق لەگەڵ هەڵەبجا؟ بەڵێ یعنی گوتم مامۆستا سوبحی مدرس بووە وەختە ئەویش مەسئولی تەلەبەکان گەنجەکان بوو یعنی زیاتر لە کەرکووک. من علاقەی برادریم لەگەڵیا بوو نەک حزبی یعنی مەسئولم من نییە هەر مامۆستا ئیحسانە. ئێمەیان تەکلیف کرد کە ئەنەهو بڕۆن بۆ هەڵەبجە بۆچی نازانم. فلەوێ بۆم دەرکەوت مامۆستا سوبحی ڕۆشتووە بەیعەیان لێ بسێنێ مەجموعەیە مامۆستایان هەن لە عینۆخشێ فەقێن و تەلەبان گەیشتونە حەدێک باش لە ڕێگای بەغاوە ئەزانن معلوماتیان هەیە نەک لە کەرکووکەوە ڕاستن. فعلى ئەساس ئێمە کوردین یعنی کەرکوو هەرچۆن بێ کوردە نزیکیشە لە هەڵەبجە و سلەیمانی باشتر ئەمان دەوری خۆیان ببینن لەگەڵ ئەوانە. ئەو بوو ڕۆشین لەوێ بەیعەتیاندا چەند گەنجێک بوون. مامۆستا جەلال بوو ئەو وەختە هێشتا وەکو بڵێ تەلەبە بوو، مامۆستا عومەر ڕێشاوی بوو، مامۆستا عەبدولعەزیز پارەزانی بوو، مامۆستا دیکە نازانم وەڵڵی چەند کەسانێک بوون. یعنی مامۆستا مەلا عوسمانی تیانە مەلا عوسمان على ئەساس ئەمان لە بەغاوە عیلاقەیان هەیە لەگەڵ شێخ ئەمجەد و شێخ سەواف و ئەمانە پێشتر چەند ساڵێک پێشتر یعنی معریفەتیان هەیە لەگەڵ یەکتریە. بەڵام کە حزبی کە جەماعات کە هێن تشکیلیان نەکردووە. ئێمە على ئەساس بڕۆین هەم مامۆستاکان تشکیلکەین هەم تەلەبەکان. بەڵام مامۆستا عوسمان لە بیرمە ئەیگوت ئێوە حەقتان نەبێ لە ئێمە تازە هیچ ئێمە یعنی هازەوە ئێمە هیچی خۆمان دەزانین چیەکەین پەیوەندیمان بڕۆن لەگەڵ گەنجەکانە یعنی خەریک لەو سەفەرات و مامۆستا مەلا عوسمانت نەبینی؟ بابا دیم یعنی بەس یعنی بووین بە برادەر و یەکتریمان ناسی و مامۆستا عەلی عەینەن، مامۆستا عومەر عەینەن، مامۆستا سدیقتان بینی؟ مامۆستا سدیق مامۆستا سدیقش لەگەڵ ئەو گەنجانە بوون. فئیتر من کە هاتم لە ئاغدەرە معەلیم بووم زۆر نزیک بوو، زیاتر نزیک بوو لە سلەیمانی. خەمیس و جومعە ئاهاتم بۆ سلەیمانی. ئەو مەجموعە لە سلەیمانی ئەیانی دی قسمێک لە هەڵەبجە ئەیا ئەڕۆشتم بۆ لایەن شەو ئەمام خەمیس و جومعە بوو یعنی ئەگەڕامەوە سەبت بۆ دەوام. یعنی دوای ئینقلابەکە ئەم سەفەرەی هەڵەبجەتان کریا سەردەمی مەلەکی بوو یەشتا؟ نانە ئەمە دوای ئینقلاباتە. ئەو سەردەمەی حیزبی ئیسلامی هەبوو وەک خۆت فەرموود حریاتان هەبوو زیاتر. یعنی ئیتر ماشەڵڵا نەشاتیان هەبوو، جەماهیرێکی زۆریان کۆکردو بوو بە ناوی حیزبی ئیسلامی. منش ئەڕۆشتم یعنی کە شەخص یەکێکم لە ئیخوان یعنی ئەمایتەوە لەلایەن تەوجیهات چی ئەزانم بۆیانمەوە قسەمە کرد بۆیان پێیان خۆش بوو. کتێب ناوی کتێب ناوی ئەشخاص لە هەڵەبجە زیاتر لای کێ ئەمایتەوە؟ وڵا زیاتر لای کاک عومەر ڕێشاوی بوو و فترێک لەگەڵ مامۆستا عوسمان بوو لەگەڵ مزگەوتەکەی لەگەڵ ماڵیان لەگەڵ مەلا ساڵحی مامەیان وابزان مامەیان بوو. مامۆستا مەلا ساڵحی گەورە یعنی ئەو زۆر عیلاقەمە بوو لەگەڵ ئەویشە الحەمدولله. لەبیرم ناچێ ڕۆژێک بە پێ ڕۆشتن بۆ دەیەک ناوی پریسە لە هەڵەبجەوە عەسر بوو بە پێ هەروە ڕۆشتین یعنی. ئیتر لەوێ لە ڕێگە بە منی وت ئێستا ئەڕۆین جەماعەتێک خەڵک دێ بۆ لاتان. کێ پێیوتی؟ مامۆستا مەلا عوسمان
گوتی خەڵک دێن بە بۆنەی ئێوە تۆ قسەیان بۆ بکە من قسە ناکەم وتم چۆن نەبێ مامۆستا یعنی نابێ من محریزە بم یعنی تۆ ماشەڵڵا مەلای مامۆستای مەشهوری لە مەنتیقەکە گوتی نا تۆ نازانی من مەلام هەرچی قسە بکەم ئەڵێ مەلای قساکە ئەمما ئەشخاصی وەکو ئێوە ئەفەندی علاقەیان بە ئەوقاف نییە مەعاشیان لەگەڵ ئەوقاف نییە یعنی کە باسی دید بکەن تەئسیری زۆرترە ئیتر منی ئیقناع کرد بەڕاستی یعنی نیم کرد لەوەش دەرسێکم وەرگرت لە مامۆستا یعنی لە پریز وتاری یا بۆ خەڵکەکە بۆ خەڵک بۆ فەقێ بوو مزگەوت بوو یا هەر خەڵکی دێکە خەڵکیش بوو هاتن یعنی تێکەڵاو بوو بەڵێ یەکێ لە نەشاتات یعنی خۆیان یعنی بەڵێ بابەتی گرنگت باس کرد ئەو گۆڕانکاریە بوو لە مامۆستا ئیحسان ساڵح قاسمی کە لە ئیخوانەوە لە سەردەمی قەدەغەکردنی کاری ئیخوان و کاری جەماعی ئیتر ئەوان سنووردار کرا ئیشیان دوایی تێکەڵ بوو لەگەڵ پەیامەکانی مامۆستا سەعیدی نووریسیە ئەوە چۆنە تۆ ئاگاد لێی بوو ئەوەی من بزانم مامۆستا ئیحسان باسی کرد وتی من شخصێک هەبوو لە جەماعەتی نورە لە عێراقا تقریبا 17 ساڵ لە عێراقا ژیا ئەحمەد ڕەمەزانی نابوو تەلەبەی مامۆستا نوورسی بوو تورک بوو کورد بوو بەڵێ ئیتر ئەو لە بەغاوە نازانم لە کەرکووکە چۆن عیلاقەی لەگەڵ مامۆستا حاجی سولەیمان مامۆستا نوورەدین واعظ لەگەڵ مامۆستا ئیحسان عیلاقەی کرد ئیتر بوون بە برادر هاتوو چۆیانە کرد ئەهات ئەڕۆشتن بۆ لای لە بەغا لە مزگەوتێک لە مزگەوتەکانی بەغا دابەزی بوو ئیتر لەوێ بەعزێ ڕەسائلی هینی زمانی عوسمانی نەک لاتینی بە تورکی عوسمانی ڕێنووسی عەرەبی دابوو پێیان ئیتر ئەمانش ئەیان زانی مامۆستا حاج سولەیمان تورکی باشە زانی مامۆستا ئیحسان ئەیزانی مامۆستا حاجی ئەمانە ئەیان زانی یعنی تۆزێ معلوماتێکیان هەبوو بەڵام ڕۆژێ لە ڕۆژان نازانم قەدەری خوا مامۆستا ئیحسان ڕۆی بۆ تورکیا کە ڕۆی بۆ تورکیا بە سیارەی خۆی لە ڕێگا لە دێک لە هینێک دابەزی بوون بۆ ئیسراحەت ڕۆسوون بۆ مزگەوتێک تۆ ئیمامی مزگەوتەکە یەکێکە لە جەماعەتی نور زۆر پێشوازی ئەکا و زۆر هینی ئەکا و خزمەتی ئەکا و وەلحاصڵ ئەمێنن لای وابزان شەوێک بە عائیلە و ڕۆیسبوو ئیتر ئەو باسی جەماعەتی نووری کردووە و فێری کردووە لە چۆ ئیجتیماعەکەن مەدرسەیان هەیە ئەلەم شتانە ئیتر کە ڕۆسوو بۆ لایەن ڕۆژ بە ڕۆژ سەیریە کرد ئەمانە جەماعەتێکی زۆر پاکن جەماعەتێکی زۆر عەجایبن یعنی زۆر خاوەن ئەخلاقن زۆر شەو ڕۆژان هەر بۆ ئیسلامە یعنی شتێ معلوماتێکی باشە عەمەلی لێیانی دی ئیتر بوون بە برادەر لەگەڵیا تقریبا چەند جارێک ڕۆی بۆ لایەن لەو جارانە منیش لەگەڵیا بووم ئەو کەسەی کە بینی بوو لەوێ کورد بوو یا تورک لەوێ عینەن وەکو زەمانی عێراق تورک و ئەمانە کورد و ئەمانە فەرق ناکرا یعنی ئیلا ئەڵڵاهومە خۆی بڵێ من ئیمامی مزگەوتەکە یعنی باسی نەکرد بوو ناڵێن ئێمە کوردین ئەو قسەیە ناکەن یعنی مسلمانن جەماعەتی نورن ئیتر تورکیان واڵێ کوردیان واڵێ عەرەبیان واڵێ یعنی ئەو هینە نییە لە بەینیانە ئیتر ئەوە بوو بەعدە کتێبێکی تازە تەبع کراوە بە لاتینی مامۆستا ئیحسان لاتینی باشە زانێ تومە خۆیان لە عائیلەیەکن مامەی لە تورکیا بۆ لە کاتی خۆیە لە ڕێی ئەوی شۆفێری تورکی بوو دیارە مەجللەی ئەنارد جەریدی ناردووە بۆیان وەلحاصڵ تورکیەکی باش زانیەوە خۆی و براکانی هەمویان باوکی
باوکی زۆر پیاوێکی عەرەبی زان بوو، یعنی مامۆستای عەرەبی بوو لە کەرکووکە زۆر مەشهوور بوو، قاسم بەگ پێیانەوت. فسبحان الله مامۆستا ئەحسان کە ئەخوێنێ زۆر تەعەجوبەکە، ئەم قسانە چییە؟ ئەم قسانە ئێمە نەمان بیستۆ لە کەس، باسی چییەکە هینەکە؟ ئیتر ڕۆژ بە ڕۆژ مەراقی بوو، ڕۆژ بە ڕۆژ مەراقی بوو، وای لێ هات ئێمەشی کۆ کرد، ئێمەشی هینە کرد بۆمانی ئەخوێن سەیرمانە کرد، وەڵڵای یعنی علمێکە، نەوع دینێکە، نەوع فەهمێکە، نەوع فقهێکە، یعنی زۆر پێویستمانە. مەبەستی ڕەسائیلەکانە زۆر پێویستمانە، لەمانە نازانین ئێمە هیچ معلوماتێکی وامان نییە. هانماندا تەرجەمەی بکە بەعزێ شتێک لەمانە بە عەرەبیەکەی زیاتر، چونکە هەمومان تورکی نازانین، یعنی براکانی کەرکووک عەرەبی تورکی نازانێ، کوردەکەی ئەکسەری تورکی نازانێ، دەستی کردە تەرجەمەی بەعزێ مەواضیع نەشری کرد لە جەریدەی هین مەجەللەی تربیە ئیسلامی لە بەغاوە. ئیتر وردە ڕۆژ بە ڕۆژ فێری تەرجەمە بوو، ڕاناوەستا، وای لێ هات یعنی مەقالاتێکی زۆری هین کرد، تەرجەمە کرد، کردی بە کتێب ئەمانە. ئەمجا مەواضیع تەرجەمەی کرد، کردی بە کتێب. دوای ئەوە کە تقریباً 20 ساڵی چوو، 20 ساڵ 10 ساڵ یانی زیاتر ڕۆی بۆ لایەن برادریشی هەر هەبوو لەگەڵیانە، لەگەڵ فرنجە ئابی ئەمانەی کە مەشهورن لە تورکیا، تەلەبەکانی مامۆستا نورسین، مستەفە سونگورە، محەممەد برنجیە، لەگەڵ ئەمانە هەڵەسا دانش، هینیانی کرد، ئیقناعیانی کرد کە هین بکرێ، طبع بکرێ ئەمشانە، و کردیان بە هین وەکو مجەلەدات نەشریان کرد لە عالەمە. یعنی هەر ئەو مجەلەدە کە مامۆستای ئەحسان نەک نورسیە، نە خوێنەر و متەرجمی بە ڕەسایل نوورە، بەڵام ئەوەندە معجەب بوو پێی، ئەوەندە معجەب بوو بە مامۆستا نورسی کە ئەنەهو بوو بە نورسی، وئیلا ئیتیهامیان ئەکرد. مەثەڵەن بەعزێ لە براکان تێناگەیشتن قەزت چییە لەما، بۆ تەرجەماکە، بۆ ئەوەندە ئەهمیەتەدا بمهێنا کە ئەنەهو دەرچووە لە ئیخوانە بووە بە جەماعەتی نور. نا دەرنەچووە، هەر وەکو مامۆستا ئەبوالعەلا المەودودی لەو پاکستانە لەو دوورە و کتێبەکانی ئەما خوێن، زۆر تەبیعی بوو، کەس نەیە بوتانە بە جەماعەتی ئەبوالعەلا. نا کەواتە کێشەی بۆ دروست نەبوو لەلایەن ئیخوانەوە؟ نا، ئیلا لە لای بەعزێ کەسێک نازانێت سەبەبەکەی ئەو کاتانە مجلەی قیمەتی نەبوو، مجلەی تەربیە ئیسلامیەکە ببوو رەهینی ئیخوان بوو، ڕێگریان نەکرد لە بڵاوکردنەوەی بابەتەکان. ئەبەت زۆر تەبیعی بوو. حتا مامۆستا عەبدولکەریم زەیدان ئیزنی دابوو، یعنی ئیزنی دابوو پێی، تۆ شەر بە ئیخوانی مایتەوە یا کەوتیتە ژێر کاریگەری ئەو. یعنی وەکو گوتمان فەرقەکە دیار نییە، يعني فرق دیار نییە فرق تا ئەم لە حەزەنەوە هەردوو لا بۆ ئیسلامی هەوڵەدا. تام ئێستش ئەم معلوماتانە زۆر تازەیە، زۆر خۆشە، زۆر پێویستە، فەئەبێ ئێمە خەریکی ئەمە بی. وفعلا نەجاحەتێکی زۆر وەریگرت، یعنی زۆر کەسی گەیان مستەوایشی بەرزتر و دوایی بوو بە مەشهور، یعنی متەرجمێکی مەشهور، دەوراتی کرد، مؤتەمەراتی کرد، یعنی ولا يزال هو هەر ئیخوانیشە و لەگەڵ جەماعەتی نورشە. بەڵام وەکو کاری ئۆرگانی لە ڕیزی ئیخوانە نەمایەوە. نا کە تەنظیم گوتمان نەما، ئەمە بڵین لە هەفتاکانە یا شەستەکان، دوای هەفتاکانەوە. شتێکی ترەیە مامۆستا لە قسەیەکی باو هەیە، هەچەند مووقعی قسەکە و سیاقی قسەکە جیاوازەکە بەدیع الزەمان مامۆستا سەعیدی نەورەسی، من ئەمە خۆشم لە دکتۆر ئیحسانم پرسی لە ئەستەمبوڵ، ئەو قسەیەکی هەیە کە ئەعوذ بالله من الشەیطان والسیاسە. ئەم مەبدەئە لە ناو پەیامەکانی نورە، یا بڵین لە
داوەکەی مامۆستا نووسیا ڕەنگیاوەتەوە ئیخوانیشکاری داعوی و سیاسی و ڕێکخراوەی بوو ئەمە بۆ خۆی بەریەکەوتن و گرفتی دروست نەئەکرد بەڵێ بەس یعنی دوایی دەرکەوت ئەم جوملەیە وەختی خۆی باس کراوە مەوزوعێکە مەرحەلەیەکە لە حیاتی مامۆستا نورسی یعنی لە حیاتی مامۆستا نورسی یەکەم و دووەم خوا هەڵی بژارد ببێ بە دووەم سەعید نورسی قەدیم و جەدید فخوا تەبارەکە وتەعالە خستە ئیلهامی یعنی ڕێگەیەک بدۆزێ یعنی تۆزێ گوێ نەداتە سیاست چونکە مامۆستا نورسی یەکەم زۆر سیاسی بووە بەشدار بووە یعنی نزیکەی 25 ساڵ وازانم ئیشی کردووە لە حەربی عالەمی یەکەمە بەشدار بووە بەڵام بۆی دەرکەوت ڕێگایەکی هینە یعنی باشە تەواو نییە ئەم پرسیە ئەمەی مامۆستا سەعیدی نورسی بۆ ئێوە مامۆستا ئیحسانیش ئێوەش ئێوەی قەدیم و ئێوەی جەدید ئێمەش حسمان کرد یعنی حزبی ئیسلامی خەریک بوو ئێمە بەرەو سیاست ببڕا نییە یعنی زیاتر چونکە لەدەست تۆ نییە ڕۆژانەت یەومیاتت لەگەڵ سیاستە ئەڕۆی ضدی ئەحزابەکان ضدی حکوومەت ضدی نازان یعنی داوە لە بیرەچێ داوە نامێنێ ئەو مەفهومەی کە ئێمە ئەمانویست عالەم ئیسلامەتی تێبگا خزمەتی دینەکە بکەین یعنی هەدەفی گەورەمان ئەمە بوو یعنی فئەم هات زیاتر تەرکیزی کرد لەسەر ئەمە باسی ئیمانی کرد سەیرەکەین حەقیقەتەن ئەو ئیمانەمان نییە کە ئێمە قورئان ئەیەوێ ئیمان لەکوێ ئێمە لەکوێ تێگەیشتنی ئێمە لەکوێ تێگەیشتنی ئەم ڕەسایە بەڵام بۆ خۆی سیاسەتەکە لە خزمەتی پاراستنی ئیمانەکان نەبوو ئەگەر بەردەوام بوونایە لەسەری لە عینی وەختیشە خۆی سیاسەتە یعنی مامۆستا نورسی ئەم شعارەی دەرکرد ئەکبەر سیاسیە بۆ یعنی مەجالی نەدا بە دوشمن زەربەی گەورەی لێ بدا لەزمەی ناداتێ یعنی ئێمە حزبێکین جەماعەتێکین سیاسی نین علاقەمان بە سیاست نییە ئێستا بە ئێستەوە با قسە لە ئێستش بکەین تەنانە ئێستش ئەوەی کە پێ وترێ جەماعەتی بن ئەوانەی تەبەنی لە پەیامەکانی نورەکەن ئەمانە پەیوەندی ئۆرگانیان و ئینتیمایان بۆ ئیخوان موسلیمین نەماوە بە بەڕێزی شتانەوە پەیوەندیەکە نەماوە بۆ بزوتنەوەی ئیخوان موسلیمین جیاوازە جەماعەتی مامۆستا سەعیدی نورسیا پەیامەکانی نور یا ئەم شوێنەی ئێستا لی دانیشتوین تەنانە بە جۆرێ لە جۆرەکان داوەیە جۆرێ لە تەبەنی لە پەیامەکانی نور ئەکا ئەمە پەیوەندی بە ئیخوانەوە نەماوە مامۆستا ئەگەر شارەزابی جەماعەتی نور جەماعەتێکی حزبی ئەم زەمانە نییە سیاسی نین نا یعنی مەسەڵەن تەشکیلات هەیە ئەحزابەکان هەمووی تەشکیلاتە وەکو هەرەم وانە قاعدەی هەیە هینی هەیە قیادەی هەیە وانە یعنی تەشبیه نەبێ جەماعەتی نور وەکو سەحابەکانن یعنی خزمەتی ئیسلامەکان بەڵام مەفهومی حزبیەتی ئەم زەمانەی نییە ئەم تەنزیماتانە ئەم تەرتیباتانە نییە لە ناویانە جەماهیرێکە ئیسلامی بەگەن کردووە ئیسلام تەطبیقەکە بەگشتی یعنی لەبەر ئەوە یعنی وەکو ئەحزابەکان ئەمە ڕئیسی حزبە ئەوە معاونەتی ئەوە نازانم چی تەنزیماتە ئەحزابی دنیا تەنزیماتە ئەمە نە تەنزیمات نییەوە ئیخوانیش وای لێ هات ئەم مەجموعەیە کە وازیان هێنا لە ئوسلوبی هین داوای تەنزیمی وایان لێ هات عینەن من داوا ئەکەم بەڵام حزبی نیم ملتەزیم نیم بە مەجموعەیەک و ئەوامری لێ وەرگرم و ئەم هینە قەزەی منەمە ئیسلامەتی بە من ئەڵێ ئیشکە هەوڵ بدە خەڵک بناسێنە ئیسلام بناسێنە خەڵک کۆکەرەوە لە دەوری ئیسلامە مستەقبلێک هەیە لە ڕێگا ئەم فەرقە وای کرد
كأنه همومان يك أروين، يعني فرق نية بين أحزاب جماعاتي، إخوان به يأخذ جماعتي نور به، إلا اللهم أوانك ملتزما بإخوان تنظيميا أوان زيادة. آخر إخوان بۆ خۆی ئیخوان لایەنی ئۆرگانی و جەماعی و کارکردن و تەداخلی سیاسی و ئومور و بەڕێوەبردنی ئیش و کاریان هەیە بۆ خۆی ئەمە آخر أوان هرمان ناڵێم، يعني حتى أوامري مامۆستا عەبدولکەریمی زێدانیان شکان، يعني ڕانەوەستان. ئێسەوە دوو ڕێگەی جیاوازە، ڕێگەی نور جیایە و ڕێگەی ئیخوان جیایە. والله ئێستا يعني فەرقەکە زۆر هایە. نەقدێکی ترەیە مامۆستا لەسەر بزوتنەوەی ئیخوان، یا بڵێن با بڵێن لەسەر گەنجەکان خەڵکەکان. جەنابیشێت باسی زۆر ئەەکەی، باسی چۆنەڵی فکری ئومەمیەکەیت، یا ئێمە بە هەمومان بتوانین حەزارە دروستکەین، حەزارە ئیسلامی. جاران ئەوانەی کە گەنجی ئیخوان بوون و داعی بوون، تێر و تەواو بوون، متەمەکین بوون لە مەسائیلی دینی، مەسائیلی سەقافەی قوڵی ئیسلامی، مەسائیلی شەرعی. بەڵام ئێستا لایەنە سیاسیەکە ئەو نەقدە ئەگیرێ لەوانی کە لە ئیخوانە هەنیا بڵین ئەحزابەکان بە تایبەتی زۆربیان تەبەنی بە جۆرێ لە جۆرەکان ئەو فۆرمەن کە بزوتنەوەی ئیخوان ئیشی لەسەرەکە. ئەمان زیاتر سەقافەیەکی گشتی ئیسلامیان هەیە، نەک ئەو سەقافە قوڵە دینیە عەمیقە کە بەڕێزت وەکو لایەنی کە بیرکردنەوە ئومەمیەکە باسی لەیەکەی. من ماوەسا چەند ئەفکارێکم هەیە وەلو لێرە باس یەکەم یەکێکە لەوانە. مامۆستا ئێمە ئومەتین بەڕاستی، یعنی مسلمانەکان ئومەتن، ئومەتێکی تازەن لە ڕووی عەردا، یعنی تەشکیلەیەکی خاسن لە هیچ ئومەمەکانی کە ناچن. بۆ عەرەبیان تایە، کوردیان تایە، فارسیان تایە، تورکیان تایە، یعنی ئەنواع ئەشکال قەومیاتی تایە. ئەمجا شەرق و غەربی مسلمانی تایە. قورعان باسمان ئەکە کە ئومە، باسمانەکە کە ئومەتێکین، ئەمە ئەفکاریانە، ئەمە عەقیدەیانە، ئەمە ئەخلاقیانە، ئەمە ڕەوشتیانە. فەمەمان لەبیر چوو، ئەم حەقیقەتەمان لەبیر چوو. فلەبەر ئەوە ضرورەت بووە دوای سقوطی دەولەی عوسمانی، يعني ڕووخا ئیسلامەتی ڕووخا، مجتەماع ڕووخا، دەولەت ڕووخا، هەموو شتێک ڕووخا. ئەمە ئیسلام خۆ نابێ بڕووخێ. فهەڵسان مەجموعەیە خوا هیدایەتیانیدا هەر لە قۆڵێکە و شەخصێک ظهوری کرد کە مجدد لە مەودودە و لە محەممەد ئیقبالە و لە بڵێن حەسەن بەناوە، لە سەید قوتبە و لە سەعید نورسیوە، یعنی هەزارەها ئەگەر نەڵێ ملیۆنەها مسلمانیان کۆ کردەوە. لاکن ئەمە کافی نییە، ئەمە جارێ مەرحەلەیەکە بوو، تەواو بوو. ئێستا مەرحەلەیەکە تەواو بوو، ئەبێ ئومەتی بین. ئێمە محاولە بکەین هەموو ئەم مسلمانانە چۆن یەک بن، چۆنی لەسەر خوتەیە بڕۆن، لەسەر فکرەیەک بڕۆن، لەسەر ئەخلاقێک بڕۆن، لەسەر سیاسەتێک بڕۆن، لەسەر اقتصادێک بڕۆن. يعني ئەمە مەرحەلە لا يزال قیاداتی ئیسلامی لە عالەمە فکری لێ نەکردووە، یا مەجالی نییە، هێشتا حسەکە مەجالی نییە، مەجالی نادەنێ، بەڵام ئەبێ تحقیقی کرد. بەبێ ئومەت ئێمە ناتوانین شتێ بکەین. ئەوە دەرکەوت زانە، يعني ئەو پەڕی ضعفین، ئەو پەڕی زلت و عالەمی کوفر، ضەلالەت، جاهلیەت مسەیترە بەسەرمانە. بۆ چونکە پارچە پارچەین. بەڵام ئەگەر مسلمانانیش کۆڵ بن لە کاری ئیسلامی و پاشەکشە بکەن بۆ خۆی ساحەکە بۆ ئەوان چۆڵ ناکەن زیاتر. لكن ئەبێ بە ڕۆحی ئومەت قسە بکەن، یعنی ئەبێ محاولە بکەن ڕێگە بدۆزن، فوقەهائی تازەمانەوێ، فقهی تازەمانەوێ، تێمان بگەێنێ چۆن لەم عەسرا بەرامبەر ئەم دوشمنە ئەژدیهایە چۆن ڕێگەیەک بدۆزین، بگەینە حەقیقەت، بگەینە خزمەتی ئەم دینە، ئەم دینە بێ بمێنێ تا ڕۆژی قیامەت. بەڵام ئەوەی کە باسەکرێ یا بڵین دەسەڵاتی نوێ، یا ئیستیعماری نوێ کە جارانەوە تا ئیستیعمارە، با چەند زاراوەکەش بەغەڵەت بەکارێنە، مانای ئاوەدانکردنەوە هات ئیستیعمار وڵاتانی ئەوروپا، بەڵام بۆ خۆیان مامۆسا ئەوان ڕێگری بکەن لەمە
لە هەر وڵاتێ لە هەر شوێنێ سەحوەیەکەیە ئەحزابێکی سیاسیە ئیخوانیە ئەندازەیە حیزبێکی بوون چۆنەڵی وەسەتی هەیە فکرێکی وەسەتیە یا جیهادیە بە هەمووان ئەمانە متەکامل نابن بە ئومەت بۆ خۆیان بەس چیە ئەبێ ئیتیصال بکەن ڕێگە بدۆزن نایمە بەس هەموو یەک بن مامەسە یەهودیەت نەیبردەوە ئیلا کە بوو بە ئومەتیش سەرەکەوێ یعنی جوولەکە خۆی تەفریقە بوون لە عالەمە پارچە بوون قەبائل بوون بەڵام مەجموعەیەک ظهوری کرد لە ناویانە وردە کۆیانی کرد بوون بە ئومەت ئێستا لە شەرق و غەربا جوولەکە هەمویان متحیدن بەڵێ مامۆستا من سوپاس دەکەم ماوەیەکی زۆر کەمی ماوە بەرنامەکەم سوپاس بۆ بیر و بۆچوونەکانەوە بۆ ئەو ڕووداوانەی کە باست کرد و لەگەڵ یان ناویت و کۆمەڵێک ڕووداوی نادیاریشت بۆ ئێمە ڕوونکردنەوە بۆ بینەرانمان ئەمەوێ بزانم لە تەمەنی خۆتەوا بزانم هەندێک بڵاو کراوە و کتێب و نووسینت هەیە گەر بە کورتی ئاماژەیەکی پێبەی نووسین و بەرهەمەکانت کامانن وڵی وەکو گوتم یانێ هەر لە متوەسەی سێم ساڵی متوەستە خواتەوە تەعالە وەکو چۆنەڵێ ئەم مەوهیبەیە دای پێم سیرەکەم لە خۆمەوە شت ئەنووسم چی خاترەیەک دێتە بیرم ئەی نووسم وردە دوایی حسم کرد یانی پێویستەکە نەشریکەم ناردم بۆ مەجللاتەکان سیرم کرد زۆر جوان تەقبولیەکە لە تەربیە ئیسلامیە ئەدنووسی تەربیە بۆ ئەمانە حتا بۆ دەرەوە مەجلەیەک هەبوو لە هیند ناوی بەعث ئیسلامی ماوەستا نەدەوێت ئەمانە دەریانە کرد بۆیانم ناردووە لە مەغریبە عینەن مەجلە هەبوو ناوی مەحەجە وابزەمای مەحەجەیە ناردم نەشریان کرد یعنی منی تەجیعێک لەگەڵ بەغاوەمانە ئیتر کوردستانی زیاتر لە ساڵی چەندەوە لە تەربیە ئیسلامی هەدەست بە نووسین کرد تقریبا دوای سەورەیە وابزانم هەر بە ناوی خۆتەوە یا ناوی مستعاریشتە بۆ ناوی خۆم ئەی کتێبەکانت کامانە سیرم کرد مەجموعەیەکم لەو مەقالاتانە کۆ کرد بە ناوی محراب چۆن ئەمانە میحراب هینە مەقالەکانی تەربیە ئیسلامیە زیاتر یاەتی کردیان بە کوردی یعنی ئەمە بە کوردی لە میحرابی خامەوە ئینیان کرد دوایی چۆنەڵێ مجموعە دیکە هین کرد بە ناوی کەلیمات في من دفاتر خواطری تۆ پێشی تەرجەمەی ڕەسائیلەکەی مامۆستا سەعیدی نووریسی لەلایەن مامۆستا ئیحسانەوە تۆ شتێکت نووسی لەسەری شتێکت بڵاو کردەوە متەزامینە لەگەڵ یانە بەڵێ متەزامینە هاو کاتە ئەمە رحلة الحمد عينا تأملات إيمانية من هەمووی هینن خەواترن دوایی یعنی ئاوات شتێ فێر بووین لەسەر ماوەستا ئەمەم نووسی خوای لێ ڕازی بێ طبعیان کرد بۆمان لە مەسرە چەند جارێک طبع کراوە لە مەعرەزەکانە بڵاو کرا معلوماتێکی هینی خۆم یعنی وەکو چۆنەڵێ مەشاعری خۆم بەرامبەری و ئەمەش ئەخیر تقریبا ئەخیر مەصابیح و مەفاتیح مەصابیح ئەخیرها ئەوش هەر لە مەقالەکانە مامۆستا بیرەوەریەکانی خۆتت نەنووسیوە والله سبحان الله ئەمە یەکێکە لەو کەم و کوڕی ژیانم کە تەمەنامە کرد بینووسم یانی بەس کەس نەبوو پێم بڵێ شتێ بنووسە یانی تۆ تایڵی ئەڵی شتم لە بیر چۆتەوە یعنی پێشترە بواە وردە دەست بیکردایە دەفتەری بیرەوەریت نەبووە ڕۆژانە بینووسی شتەکان هەیە بەڵام زۆر کەمە ئێستا یعنی مەجموعەیەک ئەوراقم هەیە لە کاتی خۆیان بۆ ئەوەی بەعزێکی لە بیرم بێ ڕئوس نقاتم نووسیوە نەک شەرحم کردووە حادثەکە بە تەفسیل شەرحم نەکردووە مەسەلەن ڕۆشتینە بۆ لای مامۆستا محەممەد خاڵ لەگەڵ مامۆستا نیظامەدین دوو جار ڕۆشتین بۆ لای محەممەدی خاڵ لە سلەیمانی
جارێکیان گوتیان قورعانێکی هەیە لای ئەیفرۆشێ خەتە بەدەست خەت نووسراوە زۆر عەجایبە موعجزەیە بەشکو هینەکە خانوویەکی پێکڕێ ئیتر ڕێک نەکەوتن سبحان الله هەیشی بوو لای بوو لای بوو قورئانی دوای لە محەممەد علی قەرەداغی هەیە باحثە لە سلێمانی مەشهورە لە هیندی لە مەخطوطاتی سەدام لە بەغادی لەوێ عەرضیان کرد نازانم چۆن دەستیان کەوتووە گەیشت بۆ ئەوێ دوایی بە هینی ئەمریکا و ئەم فرتنەیە بزر بوو نازانین چی لێ هات جارێکی کە ڕۆشین لەگەڵ مامۆستا نیزام خۆی ئەلاساس نازانم سەبەبی چییە یعنی تعارفەکە لەگەڵ یا منی پێ ئەنانسێنێ ئەو نازانم یعنی من گەنجم هێشتا گەنجم یعنی ئیتر ڕۆشن قازی بوو ئەو وەختە قازی سلەیمانی بوو هەر لە دایرەکەیە دانیشتن تقریبا سەعاتێک قسەیمانە کرد و قسەی ئیسلام و سەیقوت و سیرمە کرد زۆر جوان باسی شارەزای ئەفکاری نوێ بوو ئەو زۆر عەجیب ئیتر من هەموو جارێ ئەم گوت عافرم لێ کەلیمەی عافرم بەکارمێنە تومە زۆر شتێکی غەڵەتم کردووە نازانم کە دەرچوین مامۆستا نیزام گوتی ئەمە چییە عافرم بۆچی مناڵە پێڵێ عافرم ئەمە شێخە ئەمە مامۆستاهایە ئەیگوتم سوزانم غێر بە من تەوت ئەویش دەرسێک بوو لە حەیاتم ئەحسەنتی بێ بەڵێ مامۆستا من سوپاس دەکەم بەرنامەکەم تەواو بووە ئەمەوێ بۆ کۆی ئەم دوو حەڵقەی بەرنامەکە لێرە جێپەنجەی خۆتمان بۆ بەجێ بێڵی شتێکمان بۆ بنووسیت لەم دەفتەری بیرەوەریە بس ئەمەوێ نقطەیەک بەس وەلەو للعبرە من ماوەکەی تەواو بووە گە بە کورتی شتێک دەبێت دەوری خێزان دەوری دایکی مناڵان یعنی بەڕاستی ئەو نەبوایە من ناگەشتم ئەم ڕۆژە زۆر یارمەتی منیدا زۆر سەبری کرد لەگەڵما یعنی بەڕاستی من زۆر مەمنونی ئەو ژنم یعنی بەڕاستی ئەتوانم بڵێم یەکەم ئوسرە بووین لە کەرکووکە زەواجی برا لەگەڵ برا ماڵی برا یعنی ئینمان کرد زۆر نەجاحەتی وەرگرت فەئەمە یعنی خزمەتیەکەتان نزیک بوو خزمی فەئەمە نقطەیەکی زۆر مهمە حس دەکەم کەم و کوڕێکی زۆر هەیە لە جەماعەتی ئیسلامی زەواج کەمە لە بینیانە ئێوە لە نێوانی خۆتانە زەواجتان بەڵێ چەند ساڵ لەگەڵ خێزان تا شەریکی ژیان بوو یعنی ئێستا پێکەوە تقریبا 6 ساڵە پێکەوەی 6 ساڵە پێکەوە بۆچی خزمایەتی نیە جاخۆ زۆر جار قسە لەسەرەوە کرێ ماوە ساڵن تەنانە لە ڕووی تەندروستیەوە زەواجی لەگەڵ نزیکەکانە عینەوەکانیان مناڵەکانیان ناکامە بن نقصانە بن علمەن وایە ئەڵێن علمەن وایە ئەی بۆ تۆ ڕەخنەی ئیسلامیەکان ئەگریکە ئەوە ناکەن یعنی قەزدم غەیری خزم یعنی ئەو برایە برابوو لە ڕێگای داوا مەبەسی هاوفکرەکانیان هاوفکریە حتاکو ئەگەر فاشریش بن داوەتی خەڵک خۆیان زۆرە بن بەڵام ئەگەر هەر لە پێناوی داوەکە لە دەرەوەی فکری خۆیان خەڵکی تر زەواجی لەگەڵاکانی بەخێو کرد جوانگەیانیانی لەگەڵ ما یعنی ئێمە کەم نییە ئەمە ئەمینە یەکی کە ئەمین نییە زۆر بەو دەرەجەیە یامە برای بە زمانە زۆر عەزاب بەخوا لە جنەکە ماوەیەکی زۆر کەوتبوو نەژێر توان جوتە شەری ئەوەی ئەیانوت هەرکەس بۆنمە ئیسلامیەکان کە زەواجەکە شووەکە یا ژنێنێ لە خۆیانن لە حیزبەکەی خۆیانە لە هاوفکرەکەی خۆیانە زۆر کەوت نەژێر تانەی کۆمەلگاشەوە غەڵەتەکەن بالعکس ئێمە پێی زیاد دەبین سەحابەکان وایان ناکرد وەرە سەیری ژیانی سەحابەکان بکە زەواج زۆرەوە بوو لە بینیانە بەڵام بە پێچەوانەشەوە ئەوەش بە بڕوای تۆ هەندێکی ڕازیە لەگەڵ دەرەوەی خۆیان بیکەن بۆی کاریگەری دروستکە لەسەر ئەوەی کە لەگەڵ خۆیان نەبووە ئەوش بێ بە داعوە و ژمارەیان زیادکە و نفوزیان زیادکە ناڵێن لە سەداسەد بەڵام بەو دەرەجەی ئیمالیش نا ئیمالە ئەمەندە ژن کچ ئەمەندە کوڕ بەس زمانانە بۆ
هەتاکەی چاوەڕێی چیەکەنێ واتە تۆ ماڵی کەسەکانی خۆش و لە ڕووی فکریەوە ئێوە هەرتێک ئەوانش هاو فکری خۆت بوو خێزانت ئامۆزاتە تەمەەن درێژ من پێکەوە من سوپاس دەکەم مامەسا لە ماوەی ئەم دوو حەڵقە لە بەرنامەی جێ50 گفتوگۆمان کرد ئەمەوێت جێ50 خۆت لەسەر ئەم لاپەڕە شتێکمان بۆ بنووسی وەکو یادگاریەک لەسەر کۆی ئەم تەوەرانە باسمان کرد بۆ بەرنامەکەمان بۆ کەناڵی پەیام. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی بەرنامەی جێ50 لەگەڵ مامۆستا عابیدین ڕەشید یەکێک لە بانخوازە دێرینەکانی شاری کەرکووک. بەر لەوەی ماڵاوایتان لێ بکەم دەمەوێت سوپاسی خانەی ڕەنجووری بۆ فەرهەنگ و زانست بکەم کە بە سوپاسەوەم شوێنیان بۆ دابین کردین توانیمان ئەم گفتوگۆیی بەرنامەکەمانی تێدا ئەنجام بدەین. تا بەرنامەیەکتر بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرم. کاتێکی خۆش بۆ هەموو لایەن.